بەپێی ئەو داتا فەرمیانەی بڵاوی دەکاتەوە حکوومەتی هەرێم مانگانە نزیکەی 650 ملیار دیناری لە فرۆشتنی نەوت و خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ دەست دەکەوێت کە ئەگەر بە ڕێژەی 170 موچە دابەش بکرێت هەموو 30 ڕۆژجارێک حکوومەت توانای دابەشکردنی موچەی هەیە ئەمەش لە کاتێکدایە بەپێی بەدواداچوونەکانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئەگەر بێت و حکوومەت چاکسازیەکی کەمیش ئەنجام بدات داهاتی مانگانەی دەگاتە سەر و 900 ملیار دینار کە بەشی دابەشکردنی موچەی تەواوەتی و بەگەڕخستنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکانیش دەکات. ئێمە دوو جۆر داهاتمان هەیە. داهاتێکیان ئەو ژمارانن کە حکوومەتی هەرێم ئیعلانیەکە ئەیدا بە پەرلەمان یا بە میدیاکان کە ئێستا نزیکەی 450 ملیۆن دۆلارە مانگانە کە ئەگەر بەرامبەری کەین لەگەڵ دیناران نزیکەی 650 ملیار دیناری مانگانە زیاترەکە کە هەر بۆ خۆی ئەم داهاتە ئەتوانێت مانگانە 30 ڕۆژجارێک بە ڕێژەی سەر و لە 170 موچەی پێدابش بکرێت. بەڵام داهاتێکی تر هەیە کە ئێمە پێمان وایە بە کەمترین چاکسازی بە کەمترین جێبەجێکردنی یاسا بە کەمترین بنەمای دەوڵەتداری داهاتی هەرێمی کوردستان ئەگاتە نزیکەی 900 ملیار دیناری مانگانە کە موچەشی پێدرێ ئەتوانرێت بەشی پرۆژە و خزمەت گوزاریشکە واتە داهاتێک هەیە ناگەڕێتەوە خەزێنەی گشتی کە ئەمە داهاتە ڕاستەقینەکەیە. بەشێکی زۆر لەو داهاتە نادیارانەی باسی لێوە دەکرێت دەوترێت حیزبەکان لە ڕێگەی کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە کە بەرپرسان خاوەنداری دەکەن دەستیان دەکەوێت بە ناوی کۆمپانیای سکوێریتی و پاراستنی پرۆژەکان ئەوەش گەندەڵیەکی زۆری لە نێو داهاتەکانی حکوومەت دروست کردووە. ئەگەر ینی ئیرادە و ئازایەتی و جەرائەتێکی زۆر باش هەبێ ئەتوانرێ ئەو داهاتی نەوتەی کە ئەوترێن نزیکەی 60 بۆ 70 داهاتی نەوت لە کوردستانە ئەڕوا بۆ حەقدەسی کۆمپانیا واتە بە گەندەڵی ئەڕوا چکە حەقدەسی کۆمپانیەکەیە کۆمپانیەکانیش خۆیانن تۆ ئەمە شەفاف بکە بەبێ بیر لێکردنەوە بێ قانونی تازە ئەتوانی دیوەکەی تری چارەسەر بکەی. بۆیە من پێم وایە مەرحەلەی یەکەم لە کوردستان ئێمە پێویستمان بە جەرائەت و بە بڕیار لێدانی جەریئانە هەیە بۆ بنەبڕکردنی ڕەگ و ڕیشەکانی گەندەڵی کە لە سەرچاوەکانی داهاتەوە دەست پێەکە. هەموو ئەو داهاتانەی کە هەمانە هەموو ئەو داهاتانەی هەمانە لە کوردستان کە بەشی زۆری داهاتی نەوتیە و داهاتەکانی تریش لە گومرک و لە خاڵە سنووریەکان و لە کۆکردنەوەی داهاتەکانی ناوخۆ هەمووی بە ناشەفافی و بە گەندەڵی زۆرە ئەڕوا. بەشێک لە پەرلەمانتاران دەڵێن لە هەرێم گرفتی نەبوونی پارە نییە بەڵکو گرفتی گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی وڵات هەیە کە وەکو خۆرە جەستەی کوردستانی خواردووە ئەگەر ئەوانە چارەسەر بکرێن هەرێم نەپێویستی بە بەغدایە نە وڵاتانی دراوسێش کە بۆ موچەیەک هەموو مانگێک پێویستە چەندان وەفد بنێرن تا وەری دەگرن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.